باس لە کاریگەری دراما دۆبلاشکراوەکانەکەین لەسەر بەها کۆمەڵایەتەکانی نێو کۆمەڵگا. هەر دراماکان نییە، ینی زۆر بەرنامەی جیاواز هەیە کە دێنرێنە نێو کۆمەڵگەوە، زۆر ترێندی جیاواز هەیە، زۆر بابەدەیە، ینی وەکو جۆرێک لە لاساییکردنەوە لێرە ڕاستەوخۆ دیسانەوە کاری لەسەر دەکرێت. گفتگۆ لەسەر ئەم بابەتاکەین، ڕۆڵی میدیا، ڕۆڵی میدیاکان و دەستگا میدیایەکان چێ لەم چوارچێوەیەدا گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر هەژار محەممەد کە بەڕێزیان سپۆری بواری میدیان و نووسەرن و نووسری کتێبێکیشن لە هەر بە هەمان ناونیشان. دکتۆر سڵاو لێ بەبیانیت باش. سڵاو لە تۆ و بەیانی تۆ و بینەرانی کورساتی نیوزی عزیزیش باش. سپاس دەکەم بە خێراتی دکتۆر، بە خێر بەی سەر چاو. پیرۆزبایی کتێبەکەت لێکەین تقریبا مانگێکە بڵاو بۆتەوە. پیرۆزبایت لێکەین. دکتۆر، ئەوەی کە تۆ پێی گەشتووی لەم کتێبە، کاریگەری دراماکان چۆنە لەسەر کۆمەڵگە؟ خۆی کاگرانکۆ پێم خۆشە گەر باسی کتێبەکە بکەم. کتێبەکە تێزێکی دکتۆرایە، تێزی دکتۆراکەی خۆمەکەوە لە کاتی خۆیدا لە وڵاتی میسر تێزی دکتۆران بەدەستێنا، خۆشبەختانە بە پلەی شەرەفی یەکەم. ئەم ضرورەتیان توێژەرە و کاتی کە هەست بە کێشەیەکە کا لە کۆمەڵگا پەنا بۆەوە بە لە ڕێی توێژینەوە بگاوێت بە کۆمەڵە دەرەنجام. لەو کاتەشەوە و بە ئێستاشەوە تقریبان 8 ساڵە کتێبەڕێوە لەسەریا. ئێمە ڕۆژ بە ڕۆژ هەستەکەین دراماکان لەو کاتەوەی کە دەستی پێکردووە، شەپۆلی دۆبلاجکردن بۆ سەر زمانی کۆتەڵە هەڵبەتە کە من باسی دراما دۆبلاجکراوەکانەکەم باسی ئەو دراماناکەم کە وەرەژێڕێتە سەر زمانی شیرینی کوردی دۆبلاژەکە. بەڵێ ئەوەی کە خۆشتر ئەبێت لە لای خەڵک زووتر وەرەگیرێ. وەلەو مێژووی دراماکان ئەو درامانەی کە پەخشکراوە لە هەرێمی کوردستانە گەڕێتەوە بۆ نەوەتەکان و کاتە تەلەڤیزۆنەکان لۆکاڵی بوون. بەڵام مێژووی درامای دۆبلاژکراو لە نیشتیمانی عەرەبیدا لە ساڵی 1990 و لە کەناڵی MBC و دەستی پێکرد. سەبارەت بەوەی کە من هەستیم من بەوت کێشێک لە کۆمەڵگاکەما هەیە، ئەو زۆری و بۆری درامانە بوون کە هەرچی کەناڵە کەڵەسە درامایەکیانە دۆبلاژە کرد و پەخشێ کردەوە، یان بە کوتێک ئەم خواردنەیە هێنا ئامادەیە کرد و جاریچکە یایەوە بە وەرگریش تەمان میدیا و دراما وەکو ژارێکی میدیایی خۆراکێکی پێویستیە بۆ ڕۆحی تاکەکان. بۆچی؟ بە دوجار دراماکان دوو ئامانجار هەیە. ئامانجێکی کات بەسەردن و خۆشیە، ئامانجێکی پەروەردەیشە. لەبەرەوە هەستمانەکرد لە هەوڵەوە ئەو تەلەڤیزۆنە ڕاستان دێ لە کەناڵەکان بە بەرپرسیارەتیەوە زۆر بە بەرپرسیارەتی و بابەتەکانان هەڵەبژات، یاخود ناوەڕۆکە میدیایەکان ناوەڕۆکە درامەکانان هەڵەبژار بۆ خەڵک فێربوونێکی تیا بوو. هەر بۆ نمونە گەر کەناڵی کورساتی عزیز بە نمونە بێنینەوە وەختی خۆی درامایکی وەکو دکتۆر هۆرجۆنی پێشکەش کرد، لەو کاتەیە ئاسی وشیاری تاکەکانی کۆمەڵگا بەڕادەیە بەرزوو بۆ لێپرسینەوە بە دۆداچوونان نەکرد بۆی بچن کام دکتۆر هەڵبژێرن بۆی چارەسەریان کات. تەنانەت پیشەی پزیشکی زیاتر خۆشەویست بوو لە لای خەڵک. لەبەری تۆ لە ناو دراماکە کارکتەرێکە بینی زۆر بە بەرپرسیارەتەوە مامەڵە لەگەڵ کۆمەڵگاکەیەکە. لەوانێ من بۆ چوونەکەم بۆ تەڵەن توێژینەوەکەی من جێبەجێم کردو لەسەر دوو ئاسی، یەکیان شیکردنەوەی ناوەڕۆکم کردو بۆ دوو درامای کۆمەڵایەتی. ئەگەر ناونیشانی کتێبەکەتین کەیت من ئیشی من لەسەر بەها کۆمەڵایەتەکانە، من باسی بەهای سیاسی و بەهای ئابووری و بەهای ئاینی و بەهای ڕۆشنبیری ناکەم. لەسەرەوە وەستین. لەگەڵەوە من هاتووم لە ڕێی فۆرمێکی ڕاپرسیەوە 450 گەنجم وەرگرتووە لە هەرێمی کوردستان، لە شاری دووهۆک و لە شاری هەولێر و لە شاری سلێمانی. هەر سێ شارەکەم کردەوە بە سێ سامپڵی تەبەقی وە چینایەتی وەکو یەک، لە ناوێنە هەرێکی 150 تاکم وەرگرتووە بە شێوازێکی هەڕەمەکی. جیاوازی هەیە لە بینی ڕەگەزەکان، هەرچەندە نزیکبوونیەکەیە لە بینی نێرینەوەی نەبۆ سێرکردن دراماکە لەو کاتەیە. گەنج ڕەنگە ئێستا گەر تۆ باسی گەنجکەی خەڵک وا بزانێ مەمە بەسمان تەمەنی 14 ساڵ بۆ 8 ساڵە، بەڵام لە ناو دراسەکەی منا گەنج هەر سێ خۆناغەکەی گەنجێتیە، 14 بۆ 8، 8 بۆ 35، 35 بۆ 45 ئەمە بە پێی ستانداری نەتەوە یەکگرتوەکان، چونکە ئەو ئەڵێ گەنج هەتا تەمەنی 45 ساڵی هەر گەنجە. بۆیە من ئەو سامپڵەم وەرگرە. ئەو کاتە کەناڵەکان بەڕاستی کەناڵا بڵین کلاسیکیەکان، کەناڵە جەماوەریەکان وەرگری خۆی هەبوو، تەماشاکەری خۆی هەبوو. ڕەنگە ئێستا لەو دراسی بیکەی گۆڕانکاری بەسەرا بێت. لەگەڵەوەشە کە من دوو درامام شی کردوەوە 177 ئەڵقە درامایکی تورکی و درامایکی کۆری. بۆ لەو کاتەدا من مەبەستم تەنها بەها کۆمەڵاتیەکان بوو، پێشم باش بوو دوو درامای کۆمەڵاتی هەڵبژێرم.
تۆگەر بەراوردکەی ڕەنگە بوونی هەندێک بەهای بەرز لە ناو دراما کۆریەکانە زیاتر بن وەک لە دراما تورکیەکان. یان ئەو زمانەی کە درامایکی تورکی پێ بەرهەمێنە زۆر جیاوازە لەوە زمانەی کە درامایکی کۆری پێ بەرهەمێ. جاریشەکەیتە سەر زمانی وەرجێڕانەکەی ئەو زمانی وەرجێڕانەی کە لە ناوچەیەکی دیاریکراوە بەکارێ بۆ دۆبلاژی دراماکان لەگەڵ ناوچەیەکی کە زۆر جیاوازە. ینی بەداخەوات هەندێک کەناڵ بە بەرپرسیارەتیوانێ ئەم لایەنە دەرهێنانی هوەریانیان ڕەچاو کردووە لەوەی تۆ چۆن دەنگە هەڵەبژێری بۆ درامایەک بەڵام لە ناوچەیەکی کا بە پێ 1970 نمرە فەرقی هەیە. نەک زمانی ستانداری کوردی و زمانی شیرین نییە، زمانێکی زۆر ڕەکیک و ناخۆش و لۆکاڵیە. باشە دکتۆر لە توێژینەوەکەی ئاماژەت بۆ کردووەمە بەس لە کام درامایانەیە ئایا جۆری دراماکانە دیاری کردووە دراماکان عەرەبی تورکی کۆری ئەوانی کە بۆ نمونە لە هەرێمی کوردستانە فارسیەکان یعنی دەستنیشانە کردووە بەس لە کام جۆرەی لە دراماکان من لەو کاتەدا لە هەرێمی کوردستان 8 جۆر دراما تەرجمەکرا فارسی تورکی عەرەبی هندی ئەمریکی کۆری یابانی پێم وابێگە هەڵم نەکردێ سینیش باشە ئەمانە هەمووی لەو زەمەناکراوە بەڵام لەو کاتەیە من بە دیاریکراوی بۆ دوو درامام هەڵبژار دوو درامای کۆمەڵایەتیم هەڵبژار کە یەکیان کۆری بوو درامایکە ناوی شەوێکی حوزەیران بوو درامایکی کەش ناوی سیۆن جان بوو هەردووشی دوو درامای کۆمەڵایەتی باسی ئەم سەردەمەی خۆمەیان ئەو سەردەمەیەکە کە دراماکەی تاپاشکرا بێگومان تۆ ناتوانانی هەموو ساڵەکە وەرگیت و 3-4 ساڵ وەرگی تۆی 6 مانگ وەرەگری بە سامپڵ ڕاست لەو 6 مانگی کە من کارم لەگەڵا لەسەر کرد ئیشی من بەوە ئەبوو نابێ و درامایە لە 100 ئەڵقە بۆ 120 ئەڵقە زیاتر تێپەڕێ بەڵێ درامای کە هەبوو لە کەناڵێکە لە 300 و 400 و 500 بوو ساڵی تێپەڕامەوە من ئیشم و درامایانە نەبوو هەر فراشی ناکەوتنی ئەلێرەوانێت کۆمەڵی دەرئەنجامی باشی تیا ڕەنگە من نتوانم هەر هەمووی ئێستا بۆ جەناب و باسکەم ساڵانێک با لەسەر ئەنجامی ڕاپرسەکە ڕابوەستین بۆی لەوێەوەی تر ڕای کۆمەڵگەمان بۆ دەرەکەوێ چیانەوت بە چی گەشتی تۆ کاتێک کە توێژینەوەیکی واکەی بێ باز لە تیۆری بکەی یەشە لە نەزاریەکانی ئەلام بکەیت نظرەکانی کۆمونیکیشنکەی بە پێ ئەو تیۆری کە من بەکارم هێناوە لە ناو دراسەکەما کە پێڵەن تیۆری چاندنی ڕۆشنبیری نظریی غەرسی سەقافی کاڵچەر کاڵتیپیشن بە پێ و نظریاڵێ چی ئەڵێ تاکو بەرکەوتنی تاکەکانی کۆمەلگا بە ناوەڕۆکێکی میدیایی زیاتر بێ زیاتر کاریگەر بێ بۆ ناوەڕۆکە میدیاییە باشە من چۆن بزانم پێی کاریگەر بوون من هاتوون فۆرمێکی ڕاپرسیم لە ناو گەنجانە بڵاو کردەوە فۆرمەکە کۆمەڵە زیاتر لە 30 پرسیار بەرەوژوورە بە جیاوازی ئاستی خوێندنەکانەوە وەکو لە پێشێکیا پێمتی لە 14 ساڵەوە بۆ 45 ساڵ ڕای جیاواز هەیە لەسەر دراماکان لەگەڵ بەراوردکردن لەسەر دوو بابەتی گرنگ ئەویش بەها خۆیەتی وەکو بەهای کۆمەڵایەتی لەگەڵ ڕەفتارە زۆر جا تێکڵاوکردنیەکەیە لە ناو زانایانی بواری کۆمەڵناسی میدیایە تامان توێژینەوەکەی من توێژینێکی میدیایی کۆمەڵناسیە باسی ڕەفتارەکات لەگەڵ بەهایە زۆر جا لای ماڵەن بەهای خراپە نێگەتیف هەیە سلبی هەیە و بەهای پۆزەتیفیش هەیە ئیجابیش هەیە لە کاتێکان مەح بۆ خۆی هەڵەیە کاکەڕاکۆ بەهاکان هەمووی ئیجابین هەمووی بەهای بەرزن بەهای پۆزەتیفن ئەوەی کە هەڵەیە لە لای تاکەکانی کۆمەلگا ڕەفتارە سلوکە سلوکێکی هەڵەیە کە مرۆڤەکان کاتێک کاریگەرە بن بە ناوەڕۆکێکی دیاریکراوە ئەگە درامایەکی پڕ لە تونند و تیژی سیر بکات بۆ نمونە سەیری درامایکی ئەمەریشی بکات کە تەواوی دراماکە هەر لە هەوڵ و تاکۆ پۆلیسی و کوشتن و بڕێنەوەە ئەم گەنجە زیاتر وەگرە بێ بە تونوتیژی خیاڵێت چێتە سەر چەک و جۆرەکانی چەک و بەکارهێنانی جۆرەکانی چێت بەڵام تۆگە درامایکی کۆمەڵایەتی بە نمونەی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە درامای کەناڵی کورسا درامایکی پەخش کرد بە ناوی یاخی درامایکی ئێرانی بوو وەرجێڕا بەسەر زمانی کوردی درامایکی زۆر جوان بوو زۆر ئاماژدار بوو بۆ باز لە پاڵەوانێکەکە بە دوای شوناسی خۆیان گەڕێ شوناسی تاچی خۆیان بگەڕێ لێرە ببێ بە خاوەنی ناسنامێ لە ناو وڵاتێکە لە پێناوی چە لە پێناوی عاشقەکە ئەمە وا لە وەرگرێکە تۆ بە بەردەوام لەگەڵا بڕۆی لەگەڵ ئەو زمانش لە ڕەچاوکردنی و زمانی ناوچەکە ئێمە چۆنە بەڵام لە کاتێکە لە کەناڵی ئەلف یا باک من نامێنان ناوبێنم لە ڕۆژەکە حەو هەشت جۆر دراما پەخشەکە بەبێ ئەوەی
یەک دەنگ حساب بۆ ڕای گشتی و ڕای خەڵک بکات لەو زۆرە درامانە. هەستەکەی جۆرێک لە پڕکردنەوەی ئەوەیان بێگومان یان هێرەوەی کاتەکە پڕ بکاتەوە دوو شتێ کاکە ڕانکۆ یەکی شانەوەی کە بەڕێ سەڵی پڕکردنەوەی بۆشایی کاتەکەی لە بەرەوەی سوود لە پارێ ڕیکلامی کۆمپانیەکان ببینێت لە ناو دراماکانە. هی دووەمیانەمان مەبەستدارە و زۆر مەترسیداریشە مەبەستدار و مەترسیداریشە بە مەبەست کۆمەڵێک دراما ئەهێنن بۆ سەرقاڵکردنی ڕایگشتی و خەڵک. تۆ پێش بەرنامەکەی من و بەڕێز جەناب و باسی زاراوەیەکە کرد چۆن دەسەڵات خەڵک بەجێ لە هێڵێتەوە. ئەوە جۆرێکە لە چاندنی جەهل دواکەوتوی لە لای مێژبێت. هەمیشە میلەت سەرقاڵ کە بە کێشەی بچووکەوانەیە بۆی بی کێشە گەورەکەی لەبیر بچێتوانێ کە کێشەی ژیان و کێشەی سیاسی لە ناو ئەم وڵاتەیە. بەشێکی زۆر لە کەناڵەکان ینی قورسم قسێ بکەم ئەگەر بڵێم لیان بگۆڵڕێتەوە لایانی پەیوەندیدا لێکۆڵێنەوە لەگەڵا بکرێ گومان هەیە لەسەر چاوی دارایی و دروستبوونی کەناڵەکەشان ئەمانە ئیشان چییە؟ لە کاتێکە تۆ ئەم تۆ بڵێ ئەوی تێگەشتوم تێ بڵێندێکیان بۆ تێکدانی بەها کۆمەڵایەتەکان 100 من پرسیار لە بەڕێز دەکەم زینای مەحارم کە لە ناو دادگاکانە کێشەکان کێشە کۆمەڵایەتەکان زۆر بووە کە کۆمەڵگای جوانی کوردەواری بە نامۆ زۆر نامۆ بوو ئەم دیاردانە بە کۆمەلگای کوردی. ئێستا بڕۆ لە دادگاکانە ڕاپرسیە بکە ئەگەر بوێرن بە جورئەتەوە ئامارێ بنێ کەی لە ناو کۆمەلگای کوردەواری ئەم هەموو ناشرینی دراما تورکیەکان و هەندێک جۆر درامای کە هەیە ئەیرێتەوە زۆر جارە قسەی کە لە نێو خەڵکا دەوترێ سەیری درامایەکەکەی خانمێکە لەگەڵ سێ کەسیکە پەیوەندی هەیە و ینی پەیوەندیەکان هەندێکیان و تۆتیش کەسی نزیکی نێو خێزانەکە پەیوەندی کوردەواری شتیوا بەو دهینێنێ کاکە ڕانکۆ پێ دوایە ئەمە بۆ ئاساییکردنەوەی ئەم جۆرە بابەتانەی لە کۆمەڵگی ئێمەیە بۆ بە نەتیجە تێکدانی شیرازەی خێزانی کۆمەڵگەکەمانە وڵاتی بەرهەمهێن کاکە ڕانکۆ چێ زیاتر جۆری دراما لەم جوگرافیایی نزیکی خۆمان بەرهەمەیەنێ تورکیا ئێران باشە باڵێندە وڵاتە عەرەبیەکانیش لە کاتێکە خۆمان ونبوون هەیە غیاب هەیە نەبوون هەیە نەبوونی درامای کوردی هەیە تۆ پەنابێتە بەرچی بۆی دراماجیکە پێشکەشتی ئەم وڵاتانە بیر لە چیەکەنەوە بیر لە ئابووری ئەکاتەوە لە ڕووی اقتصادیۆ بیری لێکاتەوە لە ڕووی سیاسیشە بیری لێکاتەوە و بەرهەمهێنانیش بەشێکی زۆر ینی ئەقڵێک هەیە لە پشتی بەرهەمهێنانی دراماوە لە وڵاتەکانە ئەقڵێکی هەڕەمەچی نییە وەکو ئێمە خاوەندارەتی کەناڵەکان ئێمە لێپرسینەوە ناکە لەوەی جۆری ئەو دراما چۆن دابەزێ من حەزەکەم پرسیارێکم لە زۆربەی کەناڵەکان چێ بڕیار دەدالەوەی درامایەکی دیاریکراو لە کەناڵێکە دابەزێ نابێت لیژنێکی هونەری بێ نابێت خەڵکێکی پسپۆڕ بێ چەند لە کەناڵەکانی ئێمەکە دراما دابەزێن خەڵکی پسپۆرە لە لای کاکە ڕانکۆ باشە دوکتۆرێک پرسیار یانی گەر لە میدیایەکە کار بکەیت جاری وای تووشەم حاڵەتان نابی ئەگەر بن پێوەرانە لێکی بیتەوە تونند و تیژیتیانە بێ بۆ منداڵ خراپ نەبێ بۆ کۆمەڵگە خراپ نەبێ لەقتاتی هەندێک لەقتاتی تێدا نەبێ یعنی ئیتی درامایەکت بۆ نامێنێتەوە کە تۆ تەماشای بکەیت سری دراما جیانەکان بکەین کە ڕێتینیان زۆر بەرزە لە برێکین بات و پرسن برێک و سکویت گەیم کە لەم ساڵانی دوایی بەرەمات و ڤایکینگ و هەموو ئەو درامانی تریش کە لەسەر ئاستی جیهان با بڵین بەناوبانگن ینی هەمویان لە چەند بۆعدێکەوە بایەوە نامۆن کە تۆ ناتوانی لێبێ لە شاشەکانی خۆتەوە درامای تورکی لێی وەکو تۆ شیرازەی خێزان تێکە بەشێکیان تەبان درامای فارسی لێی ئەڵەن کە ئابێ و خەماویە و خەڵە خۆی کێشەی کەمە ئەوەندەی تر کێشەکانی زیاک ینی تر تۆ نازای چی بکەیت درامای کوردیش بەداخەواستەکەی ئەوەندە لاوازە کە سێریەکەی حەزەکەم لەسەر درامای کوردی دوای بەجاق نابێت دراما تۆ دانیشی بە دیارەوە تۆ بزانی چی ڕوئەدا حەڵقەکەی تر نی ئەوەندە ئاستەکەی لاوازە نابێت بینەر دانیشە پێکەنینی بە عقلی دەرێنەرەکە بێ ئەبێ ئەو لە ئاستی بینەرەکانی بەرزتر بێ کاکە ڕانکۆ بەشێکی زۆر لە دراماکان لەم سێ چوارشتە زیاتری چی پێناڵێن ئۆتۆمبیل ڕێکلامە جلوبەرگ ڕێکلامە خواردن ڕێکلامە شوێنی گەشتیاری ڕێکلامە باشە کۆمپانیاکان دایت ئەو لایەنێ بەرەمهێنەر لەگەڵ کۆمەڵە کۆمپانیا ڕێکەوێ ئەم کاڵانە ئەخاتە ناو درامایەکەوە زۆر ئاسایە بۆ کۆمەلگای تووشی جۆرە ڕفتار و جۆرە جلوبەرگوانە حاڵەتێکی زۆر ئاسایە هەرچەنە ئێمە لە قۆناغی دەسەڵاتی پێنجەمی میدیایی لە ڕەنگە بەلاتەوە سێر بێکەوە بڵم ئێمە
میدیا لە دنیا لە دوای ویکلیکسەوە لە دوای بڵاوبوونی بەڵگەنامەکانی پنتاگۆن و CIA وانە ئیتر میدیا بەو جۆرە نەماوە میدیا دەسەڵاتی پێنجەمە دەسەڵاتی چوارەم نییە وەرە لای کوردستان زۆر بەکەرە لەم سەردەمەیە کاکە ڕانکۆ تۆ ئەو درامایانش نەبێ خەڵک هەر دنیای دەرەوەی خۆیە بینێ بەڵام تۆ چۆن پێی کاریگەرەبی کاتە پاڵەوانێکی جوان قۆس کچێکی جوان و کوڕێکی قۆز دەهێنێت نواندنەکەن ئەم گەنجە بە شێوە لە شێوەکان پیان کاریگەرە بێ بە لاسایکردنەوەش لە بەرگەکانن سەیری بازاری کاڵەکانی کوردستان کە مەسەلەکە هەر ئەوە نییە دەیەها دراما بەرهەم هاتۆ تەنها بۆ سوکردنی کورد و قەزەی کوردیە لە ڕووی نەتەواتی و کاکە ڕانکۆ من بان ناو نەهێنم بەس بووە کێشە نییە و چۆن بەرهەمێنێ کێشەی تۆ چۆن وەرەگری دۆبلاجەکەی بۆێرە یەک شوێنێکم پێ بڵێ لە هەرێمی کوردستانە لەلایەن با من ڕخنەی جدی لە حکومەت گرین چیە ئەو لیژنەیە چێ ئەو موسسەیە چی ئەو بەڕێوەبراتێک کە ئیزن هەیە کاکە ڕانکۆ ڕەنگە لە ناو کەناڵە ئاسمانەکانە کۆمەڵە کەناڵی دیاریکراوە هەبێت دراما دۆبلاژکەن بەس تۆ بڕۆ کەناڵە لۆکاڵەکان نزیکی 150 بۆ 200 کەناڵی ئاسمانی و لۆکاڵی هەیە بێ سانسۆر و بێ هیچ شتی هەموو جۆرە درامایە پەخشەکرێ ئەخی کاکە چۆن تێکی نادات گلەی لە درامای کوردیەکرێ باش فرسەتێکی باشە با من گلەی لە درامای کوردی و لە دەسەڵاتی کوردیکەین کاکە ڕانکۆ ئەم بە حکمی شەکەی خۆم ئەم مانگی ڕەمەزانی پێشوە من تقریبا کاتم تەرخان کە بۆی حەڤە جۆر درامان بینی حەڤە درامای جیاواز بە ئەمریکیەوانێ بە تورکیەوە بە لوبنانیەوە بە سووری و بە عێراقی و بە میسریشەوە درامایکی کوردی بەرەهماتۆ کەناڵێکی دیاریکرا و کەناڵ بعد نایبینی یەک کەناڵ درامای کوردی بەرەمێناوە بە ناوی شەوی کەوتن لەیلەتە سقوط بە زمانی عەرەبی بڕۆ کاکە سێری و کەناڵ سێرە و درامایەکە سیاڵقەیە لە مانگی ڕەمەزانە پەخش کراوە باسی قۆناغی کەوتنی مووسڵ و شنگالەکە جینۆسایدی برای ئێزدیەکانمانەکە بڕۆ کاکە لە ناو دراماکە بزانت چەند سوکایەتی بە کورد و بەنەتە و بەڕەموز و بە پێشمەرگە و بە شەیدەکانی ماکرێ تاکە شتێ لە کۆی سیاڵەکە ڕەمزە تەنها ئاڵای کوردستانەکەیە یەک شتێک نییە دەلالەتێ بێ بۆ کوردبوون و بۆ پێشمەرگە و بۆ هەموو بەرگریە یعنی وەکۆی خوێنی و هەموو شەیدێک کە لە بەرەکانی شەڕ عێراقا کە ڕانکۆ بە زیاد ڕۆشت بێ دەبەری کەناڵی ئەلف هەیە ناوی کەسایەتیە بەرزکاتەوە ینی شەرعێتی نابوو بە حکومەتی هەرێمیش بە هەرێمیش کاکە و کۆریم هێندەی شەرعەتی بە بنەماڵەدا بوو تۆ بە کارە ساتە لە چێ پرسیدەوە ئەمە زۆر لە نەبوونی موچە خەتەرترە مەترسی دارترە ئەوەی ئەو پارەی کە بۆ بەرهەمێنانی درامایکی وات تەرخان کردەوە ئەو هەموو چەک و شتەی هێزی پێشمەرگەت کە بەکارهێناوە بۆ خزمەتی خۆت ئەو پارەی ئەو درامایەت ئەتوانێت سێ درامای لۆکاڵی خۆمانی پێبەرەمباتایە کاکە ڕانکۆ گلەیە کە کرێ لە دەرهێنەر و لە هونەرمەندانی خۆمان وانات کاڵێ ناتوانین دراما بەرهەم بێنین کاکە وانە کاکە ڕانکۆ وڵی دەرهێنەری زۆر باشمان هەیە تەکنیکاری زۆر باشمان هەیەکتەری زۆر باششمان هەیە بەڵام ئەوەی کە نییە سەرماداری نیشتیمانی نییە حکوومەتێکی وشیارە نیۆ کە خەمی میلەتەکە بخوا دراما بەرهەم بێنێ خەمی هونەری کوردی بخوات ئەگەرنا خۆی کاڵی نییە یعنی هەیە وەکو پێویست نییەوە لە ئاسی تمۆحی خەڵکانە دکتۆر یەکشت هەیە ینی بینەری کوردی جاران بەس درامای کوردی ئەبینی ئێستا بینەری کوردی درامای ئەمریکیە بینێ کۆریە بینێ ئیسپانیە بینێ یۆنانیە بینێ عەرەبی زۆر بە کواڵیتی و باشە بینێ لەبەر ئەوە بەڕاستی ئەبێت تۆ جێگەتمۆحی ئەوبی سەردەمی هەژاری معریفی بەڕاستی بەسەر چووە ئێستا گەنجەکانی ئێمە بە چەند زمانێک سێری درامای جیهانیەکەن ئەخر ئەو کاتێککە سێری درامایەکی جیهانیەکە دواتر تۆ بە کواڵەتێکی بۆ نمونە باسی درامای بکەین درامای پێستی شێر با بڵین لە ماوەدا زۆر قسەی لەسەر دەکرا بینەری کوردی کە کاتێک سێری ئەم درامایەکە چاوەڕوانی وێلانی کەم تۆ نیوەی ئەوەی بۆ بکەیت کە تۆ کواڵەتێکی خراپیە دەیتێت چیرۆکێکی خراپیە دەیتێ ئیدا نەنیشێتەوە بە دیارتەوە جارێکی تر کە دانەنیش بە دیارتەوە سەرمایەدارێکی ئەوەی کە تۆ ناوێنەی نیشتیمانی ئەوی ڕامادە نییە پارە باتەوە بە درامایەک کە بەرەمێکی ئەو تۆی نەبێت بینی شتەکان چۆنەڵی جۆرێک لەوەی وەکو سیلسیلەوان بە دوای یەکترە کاکە ڕانکۆ زۆر ڕاستە من کە باسی ئەو سەرمایهدارە نیشتیمانیە کەم هێشتا وشیاری سەرمایهدارەکانی مەژ نەگەشتون بە ئەوەی کە 34 کۆمپانیا کۆ ببنەوە لەگەڵ ستافێکی هونەریە لەگە کەناڵی شوک و بەڕێستانە بە سپۆنسەری هەدوولاتان درامایەک بەرهەم بێنن کە دراماکە تۆ دانیشێت بەرەمێنانی دراما زۆر جار ستاف دانیشێ عەقڵێ دانیشێ بۆ ئەوەی کاکە هەر من و تۆ ئێستا دانیشین لە دوای ئەم بەرنامەیە ئەتوانین سکرێپتی سێ4 ئەڵقەدا دەڕێژی سەبارە بە کۆمەڵی کێشەی کۆمەڵاتی هەیە هەر باسی ئەمڕۆ کاکە باسی نەبوونی موچە
باسی گرانبوونی بنزین باسی ئەمە هەموو بینایی بە ئاسمانات چووە باسی نەمانی ئینتیمان زۆر شتێ لەناو باسی مەترسیەکانی بیری تونڕەوی و بوونی بوتاری تونڕەوی ئەخطابی کەراهیە بەرامبەر بە ئاینە جیاوازەکان زۆر بابەتی کۆمەڵاتیە کاکەڕانکۆ ئەکرێ ئیشی لەسەر کرێت من دەڵێم ئەگەرم هێزانە کۆ ببنەوە ئەتوانن شتی باش بەرهەمبێرن ئێمە لەبەرەوە نیە نیمانە لەبەری تۆ کاتێکە بەڕ کوردەکەی لە ڕۆمادیەکەوانەیە پشگیری نەکری ناتبێ لەگەڵەوە شەم ڕێیەکەم هەیە کاکەڕانکۆ من پێم وایە خراپترین درامای کوردی خراپترین درامای کوردی کاگە کوالێتەکەشی زۆر زۆر لاواز بێ من بۆ وەرگر بە شێوکی گشتی باسەکەم زۆرم پێ باشترە لەو دراما خراپانەی بۆ زمانە لۆکاڵێ ناخۆشەی کە ئێستا لە هەندێک کەناڵە پێ دۆبلاجەکرێت ببوورە تەڵە من ڕێزم هەیە بۆ کەناڵانەی کە بەرپرسیارەتی کۆمەڵاتی و دۆبلاجەکەن ژێ ڕێزن ڕەنگە گلەیی کە بێ لەسەر هەڵبژاردننی جۆری دراماکەمان بابەتێکیکەیە بەڵام زمانەکان زمانێکی زۆر خۆشە لەگەڵ ئەو کەناڵانەی کەیە کە هەمووی شیر و دەنگ بەرزکردنەوە و نەگونجانی دەنگەکانە لە بەنی تەمەێکی گەنج و تەمەێکینا کاکە ئەمە کاریگەری خۆی هەرەوێ کاکە ڕاکوچەن و کاریگەریەکان دوجار بە خراپی بەجێهێڵێ کاریگەری باش بەجێ نایڵێ تۆ تا شتێکی باش لە درامایەکە فێرە بێ دێهاشتی خراپی لێەوە فێرە بێت با هەبێت ئێمە لە سەردەمی مۆدررنیان پشتی مۆدررنشین زۆر طبیعی خەڵگە چێ بە زمانی بینە زۆر ئاساییە باش ئەی ئێمە بۆچی ئەوەی کە بەرپرسیارەتیمان هەیە بۆ جەماوەرە گشتێکە بۆ نین بە کوالەتی باش و لە ژێ پرەنسیپە یاسایەکان و ڕەچاوکردنی ئاکاری کۆمەڵاتی لە ناو کۆمەلگای کوردەوەریدا وەخت نانی بێ حکوومەتیش بیخیتە بەردەمەوە بەرپرسیارەتەوە لێ پرسی تۆ تاکی کەم تەرخەمە بی کاکە ڕانکۆ ئەم حکوومەتە تاکی بوارە کەڵچەری و ڕۆشنبیریەکەشمان لێ تێگەیە کاکە ڕانکۆ ئەگەر فارس بە هونەرەکەی مابێتەوە بە کەڵچەرەکەی مابێتەوە ئەگەر عەرەب بە زمان و بە زمانی قورئانی پیرۆز مابێتەوە پارێزگاری لە کەڵچەرەکەی کردبێ بۆ کورد مانەوەمان زمان و کەلتورەکەمانە زمان و کەلتورەکەشمان نامێنە چکە زەوێ سێ چارێکی زەوی کوردستان داگیر کراوە بە زیادیشەوە ڕاست ڕاستە سپاس دەکەم دکتۆر سپاس بە ئامادەبوونت سپاس بۆ خەمخۆریشت دەستخۆشی لەکەین سپاس دەکەم کە ئامادەوی لە پرۆگرام لەگەڵمان سپاس بۆ خێراتی سەرچاو سپاس زۆر بەخێر بێ